بەڕێزانەوە خۆتان هەموو لایەک ئاشکرایە کە بەڕاستی لە ساڵی 2014ەوە مانگی نۆ پاشەکەوتی موچەی ئەلان کراوە بە کۆمەڵێ بابەتی جۆرا و جۆر بەپێی ئەوەی کە بڵاو کراوەتەوە ئەم سیستەمە سەرمایه‌دارە بۆتە تەواوی گرفت بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی چینی موچەخۆر. چینی موچەخۆر پێک هاتووە لە مامۆستا و فەرمانبەر. بەڕێزان ئێمە هەمومان ئەزانین حکوومەتی هەرێمی کوردستان بە یاسا بە سیستەم خەڵکی کردو بە دوو چینەوە لە سیستەمی سەرمایه‌داریات دوو چین هەیە، چینێکیان پێڵێن هەموو شتێکی هەیە چینەکەی تر هیچی نییە. فەرمانبەر و مامۆستا ئەرک و مافی هەیە، ئەرکەکانی بەرامبەر بە حکوومەت و کۆمەلگا ڕێک خستووە، بەڵام مافەکانی بۆ دابین ناکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئێمە هەمومان ئەزانی قوارەی هەرێمی کوردستان لە ژێر هەڕەشەیەکی زۆر مەترسیدارە بەهۆی ئەوەی کە حیزبەکان کێشەی موچە و قوتی خەڵکو و ژیانی خەڵکو و خزمەتگوزاری خەڵکیان قسەتە ناو میلملاسی سیاسەکانەوە. بۆیە داواکەین لە حیزبەکان ئەگەر لە خەمی دواڕۆژی هەرێمی کوردستانان ئەگەر لە خەمی ڕێز و شکۆی مامۆستا و فەرمانبەری هەموو چینەکانان ئێمە بەتەنیا قسە ناکەین بەستەنها بۆ خۆم. من وەکو فەرمانبەرێک وەکو فەرمانبەرێکی حکومی قسە ئەەکەم ئەلێرە داواتان لێ ئەەکەم حیزبەکان هەموو کێشە و ململانە سیاسەکانتان بخەنە دەرەوەی قوت و ژیان و کەساتی و شکۆی مرۆڤ لە ناو سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە. ئەگەر پارە نییە داهات نییە ئێمە هەمومان ئەزانین هەموو تاچێکی کورد ئێستا هۆشیار بۆتەوە لەوەی کە داهاتی هەرێمی کوردستان هەیە و بەڵام لە دەستێکی ئەمینان نییە. بۆیە داوا لە هەموو حیزبەکانی هەرێمی کوردستانەکەین ململانە سیاسەکانتان بخەنە دەرەوەی کێشەی موچە و کێشەی خزمەتگوزاریەکان، چونکە حکومت لەسەر دوو بنەما دامەزرێ پێڵەن ئەرک و ماف. ئەرکەکانی بەرامبەر بە هەنوشتێنەکانی جێبەجێەکان لە بەرامبەر مافیان بۆ دابینەکە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بنەمایەکی یاسایی نییە لەبەرەوەی 8 ساڵە میزانیەی نییە. ئەمە یەکێکە لە سەرچاوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی بۆ فەرمانبەران دروست کردووە. بۆیە ئێمە لێرەوە ڕایەگەێنین ئێمە لە ساڵی 2014 لە مانگی نۆوە کێشەی موچە و پاشەکەوت و دزینی موچە هەیە. لە هیچ شوێنێکی دنیا نییە فەرمانبەر لە هەموو پۆستەکانیەوە لە کارگوزارێک و تا پلەی پرۆفیسۆر دەوام بکات و موچەی نەبێت. ئێستا کە ئەم قسەیان ناکەین ئێمە ئەوان موچەی مانگی نۆی ساڵی 2014یان لە نەک ئێستا کە موچە دراوە بەم شێوەیە. بۆیە بەڕێزان حیزبە سیاسیەکان ئێمە هەمومان خەڵکی ئەم وڵاتین پێوی ناکرێ بۆ نمونە چینێک هەموو شتێکی بێت چینێکی چی نەبێ. بەرپرسی ئەم وڵاتە لە دەڤەری سەوزا یەکێتی نیشتیمانی کوردستانە و بزوتنەوەی گۆڕانە لەبەرەوەی جومگە ئەساسی حکوومەت و ئیداری سلێمانیان پێ. بۆیە بە جدی ئەبێ بێنە سەر خەت لەسەر ئەم کێشەیە. لەبەر ئەوەی کە ئێمە ئەزانین وەزیری خوێندنی باڵا ئاگای لێ نییە کە زانکۆی سلێمانی موچەی مانگی سەی وەرنەگرتووە، موچەی مانگی چواری وەرنەگرتووە. دوای قەراریان داوە کە بڵێن وەزارەتی دارایی ئەم شەو ڕایگەیاندووە موچە وەستێنراوە تاوەکو دوای جەژن نەبێتە سێمان کە موچە نەدراوە و زائیدەن 22 موچەی بە کاملی خواردە حکوومەتی هەرێمی کوردستان 36 چارەکە موچەی لایە لە مانگی یەکی ساڵی 2014 پلە بەرزکردنەوەی بە ڕێژەیەکی نایاسایی وەستانوە، چونکە فەرمانبەر ئەرکی خۆی جێبەجێ کردو بە دڵسۆزی لە زانکۆی سلێمانی زۆر خەڵکی دڵسۆز و جوان هەیە لە دەستەی سەرۆکایەتیەوە تاوەکو کارگوزارێکی ئاسایی زۆر بە جوانی و بە ڕێکوپێکی دەوامی خۆی کردووە بە سەرما بە گەرما بە قەیرانی دارایی بە پڕۆسەی بایکۆت و بە کەرەنتینە و بە شەڕی داعش هەمووی خزمەتی ئەم وڵاتەی کردووە. ئێمەش بەرپرسین مامۆستا بە قەڵەمەکەی خزمەتی کردووە، فەرمانبەر لە ئیداری وێچەکە خزمەتی کردووە، پێشمەرگە بە خوێنی بە ئەم وڵاتی پاراستووە، بەڵام ناکرێت داهاتی ئەم وڵاتە بۆ چەند کەسێکی معەن بێ. ئێمە نەوت بووە نەهامەتی بۆ ئەم وڵاتە لە هەمان کاتا غازیش ببێ بە نەهامەتی بۆ ئەم وڵاتە، چونکە مرۆڤ کەسایەتی ئەبێ پارێزراو بێ لە سای حکومڕانێکی نەزیفە. هەرێمی کوردستان ئێستا باوکێکی دڵسۆزی نییە، حاکمێکی دڵسۆزی نییە. بۆیە داوا لە بەرپرسانی ئیداری ئەم وڵاتە ئەکەین کە بەرپرسی ڕاستەوخۆی دەڤەری سەوزی پێڵێنێ سەبوون بە دەڤەری سەوز یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە ئەبێ بە ڕسمی لەسەر ئەم بێڕێزیکردنە سەبارەت بە چینی موچەخۆر بێنە دەنگ، چونکە ناکرێ ئێمە دائمە کۆ ببینەوە بۆ ئەوەی کە موچە هەیە یان نییە. ئێمە مرۆڤین و شایانی ڕێزین، ناکرێ ئێمە ببین بە هاوڵاتی نمرە دوو لە سای حکوومەتی هەرێمی کوردستانە، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئەگەر بیرتان بێ ساڵانی پێشوو خەڵک لەلایەن حکوومەتی عراقیەوە چەوسێنرا کرابوو بە هاوڵاتی نمرە دوو. ئێستا ئێمە لە سای حکوومەتی هەرێمی کوردستانەوە چەوسێنرێنەوە ببین بە هاوڵاتی نمرە دوو. بۆیە داواکەین
بەڕسمی دەستەی سەرۆکاتی زانکۆ بێنە سەر خەت لەسەر ئەم بێڕێزیکردنە بەرامبەر بە چینی موچەخۆر وەزائیدەن وەزیری خوێندنی باڵا وەزائیدەن ئیدارەی سلێمانی کە چێ بەڕێوێ بە ئێوەش بەخێر بێت. محەممەد باس لەوە کرد کە وەزیری خوێندنی باڵا ئاگاداری و دۆخی ئێوە نیە پێشتر درێژە خۆ پیشانجانانە ئێراشان ئاڕاستەی سەرۆکاتی زانکۆ نەکردووە. ئێمە یاداش ئاڕاستەی دەستەی سەرۆکاتی زانکۆ سێبای ناکەین دەستەی سەرۆکاتی زانکۆ ڕێزمان بۆیان هەیە ئەوانە لە وەکو بەڕێوەبەری ئیداری و یاسایی زانستی لێرن لەبەرەوەی توانای چارەسەرکردنی کێشەی موچەیان نییە. یەکێک لەو گرفتانەی کەم کێشەی موچەیە چارەسەر نابێت لە هەرێمی کوردستانە خەڵکە کۆدەنگ نییە. ئێسمە ئامارێکی ڕاستیمان لایە 3170 فەرمانبەر لە زانکۆی سلێمانی هەیە بە 2019 مامۆستا ئێمە دەکەسی لێرە هاتین واتە ئەم دەکەسە ناڕازیە دایمە دەسەڵات سێری کاردانەوەی کێشەکان ئەکا لە هەرێمی کوردستانە بۆیە وەزیری خوێندنی باڵاش بە پرسی ڕاستەوخۆ زانین لەبەرەوەی لە دەڤەری زرد موچەی مانگی سێ دراوە بەڵام لە دەڤەری سەوز موچەی مانگی سەی فەرمانبەرانی خوێندنی باڵا دابەش نەکراوە بەتەبەن بە هەندێک وەزارەتی تریشەوە 4 وەزارەت ماوە.